و پێشوازیە شاگردان کرن. دەستەیە پەروەردەیە ڕێڤەبەریە کانتۆنا کۆبانێ بە ئاوایەکی بەردەوام بە داخستنا شاهیان لە دەبستانان ڕادەبە دەبن ناوێ بە چاند و زمانێ خۆ مەزن ببن. ئەف شاهیە سێیەمینە تێرە دارخستن و vê carê li dibistana Miştenûr Ango Mihemed Dirra. بوسه اینا دست بکریه هر اینا کل دبستانه که و ارمانجا جوه شاهیش برک تشتی هانی کل کوبانی بوی تشتی سری کوبانی دهاتی لسری زاروکا به طایبت گله کی گرام بو گله کی یعنی مروف تحمل نادکر جبرک مورالی زاروکا راکن کو امزان بن کامونا بن ناسین کو فدی روکا وانایا و چند وانایا و هبونا وانایا زمان وانا بکردیه و جلو برک کردینه و و درجه ارمانجا می هری گرین کو مورالی وانا رابن هەجمارێک باشە شاگرد و مامۆستایان بەشداری شاهیە بوون. شاهیە دەست پێ کرد بە خواندنا گوتنە ڕێڤەبەریە دەبستانێ و پشرە گەلک ناوبەرێن موزیکی هاتن پێشکەشکردن و شانۆیەک لەسەر ڕەوشە خواندنێ دە دەبستانێن کۆبانێ و بە تایبەت لەسەر زمانێک کوردی هات پێشکەشکردن. شاگرد به امبشان و مواهب طاقات امکانیات چل جمعانه هنه دکاربن قدم بکن او ترس و ساما بره گونا سیستما کفن لسر دلیوان را به امبه برنگه کی فرمی به آزادی دکاربن جیان بکن و تشتی خواه داخل نهوله. ئەف شەهیە سێ هەفتەنە بەردەوام کردیە و لە گۆڕ ڕێڤەبەرێن دەستەیە پەروەردێ کوێ ئەف شەهی بەردەوام بکە تاکو ساڵا خواندنێ لە کۆبانێ بەداوی دەبە و هەر هەفتەیەکێ وێ لە دەبستانێکێ وەرە لە دارخستن. ئارمانجا vê projeyê li gor desteya Perwerdê ya rêveberiya kantona Kobanê ku careke din kêf û şahiyan di dilê zarokan da biçînin û wan dûrî êş û azaran bixînin. Bi aramizko NRT Koban.